بەناوی خی بەخشندە سڵاوتان لێبێت ئازیزان لە بەرنمەیەکی تری تایبەت بە نوێنەری تۆ هاتوومەتەوە خزمەتان. بەڵام ئەم جارە نوێنەرێکمان بۆ هەڵبژاردوون لە باشووری سلێمانی، واتە بازنەی دوی سلێمانی کە دەکاتە ناوچەکانی بەردە قارەمان هەتا بازیان، تەیناڵ، تاسڵوجە، ڕاپەڕین، بەکرەجۆ تا دەچێتەوە عربەت و تەنانەت قەرەداخش. تاکە کاندیدی کۆمەڵی دادگەری کوردستان بە ژمارە 33 لەم بازنەیە کاندیدا کە کاندیدێکی ئافرەتاوە. ئێستا ئەم بەرنمەیەمان لە بەردە قارەمانەوە دەست پێ کردووە. یەکێک لەو ناوچانەی کە دیارە کۆمەڵی دادگەری لێرەوە بانگەشەیەکی بۆ ئەم کاندیدە دەست پێ کردووە. لەگەڵمانە بن بۆی نوێنەری خۆتان پێتان بناسیێنین، ئەوانەی کە دانیشتوو دەنگدەرن لەم ناوچەیەدا متمانەی خۆتان بە کاندیدی ژمارە 33 مرواری محەممەد لە بازنەی دوی سلێمانی ببەخشن. لەگەڵمانە بن بۆی کە مرواری خاتان پێ بناسیێن. من ناوم مرواری محەممەد عەلیە لە دایکبووی 1970 کاندیدی ژمارە 33 لە بازنەی دوی باشووری سلێمانی. دەمەوێ ئەمڕۆ لە دەریای نائومێدیدا لەو زەریایی کە خەڵکی هەرێمی کوردستانی پێدا تێدەبڕێ بەڕاستی خەڵک لە دەریایەکی زۆر نائومێدیدایە. ئێمە دەمانەوێ بە دەنگ و سەدا و متمانەی ئێوە مرواری ئومێد و دەریا، مرواری ئومێد و هیوا لە دەریای نائومێدی دەربێنین. هاتووم بۆ دەنگدانی ئیشەڵاخوای گەورە و بۆ بەرنامەی قورئان و بۆ ئیسلام سەرکەوی. چی وای لێ کردووی؟ تامان پێشەوە مرواری خانە ناسی؟ نایناسم. ئەوەی کە ئێستا کاندیدە لە سنوورەکەی توی نایناسم. ئێستا ئەمە دوو جارە دیومە بە خزمەتی گەیو. باشە چۆنە بەلاتەوە؟ ها چاکە لەخوا بەزیابێ. پێشتر نەتناسیوە، ئێستا بۆ ئەتەوێت دەنگی بیتە کێ پێشتر نەتناسی. ئاخر لەسەر بەرنامەی خوای گەورەیە دینی ئیسلام سەرخەین ئیشەڵڵا. ئیشەڵا پەیامەکەی خوا سەرخەین و ئیشەڵا ئەویش سەرەکەوێ و بەرزە بێتەوە ئیشەڵا هەمومان. دایگیان تا چەنە گرنگە ئەو کاندیدەی کە دەنگیە دەینێ پابەندی بنەماکانی ئیسلام بێ، کەسێکی دەستپاک بێ، ڕازگۆ بێ، ڕوو لەخوا بێ. ئیشەڵا ئیشەڵا تا چەنە گرنگە هەمووی ئیشەڵا لەسەر ئەو بەرنامەی هەمومان لەسەر بەرنامەی خوای گەورە و قورئان و پێغەمبەری نازار صلی الله علیه و سلم و ئەوانە. چیتە هەڵبژاردن؟ والله نازانم تا ئەگە بۆ نازانم توانم بێ بوو دەستوانمە چۆن؟ توانم بەچ بۆ ئەیچ بۆ دوو دڵی لەوەی بەشداری هەڵبژاردن بکە یانە؟ والله دوو دڵ نیم. ئەی تازە من تازە لێ ببەتەوە. مهم وەیە دەنگەکە دەردەنگە حاجی وانە دەنگی گەنجێک و دەنگی بەتەمەنێک وەکو سێخ سیر و بۆ خۆم بۆ خۆ 250 لەم خاکەیان نییە معاش. کەواتە پێویستت بە کەسێ بێ دیفاع لێ بکە. تەبع کێ هەڵەبژێری؟ کارتم وەرگرتووەوە کێ هەڵەبژێری؟ کێ بە ئامەل بێ ئەو کەسە هەڵەبژێن. ئەمەی چێیە؟ ئێوە نییە؟ ئێوە نییە؟ بەس دەیناسی؟ نەیت نازانم. متمانەت بەمانە هەیە؟ ئەمانە باشترن لە دووەکان. دووەکانە ئەمانە باشترن؟ دووەکانە ئەوانەکە باشترن. ئێستا وا خۆ معلوم نییە. باش ئەو بشێتە سەر تاخت لەوێکە پیتر بێ دوجارەوەی لە ڕابردووی بڕوان ئێستا مادەم بۆ هەتووی بۆ ئەمانە هەنوو بۆ بەعزە کەسێک باشترن لەوانەیە معاشیشان نییە. مادەم پارەی هەتیوێن و پارەی ئەمانەیەن باش ئەی تەبعەن باشترن. باشە ئەی باشترن. چیڵێ بە خەڵک دەنگ بە کێ بدا خەڵک؟ وڵات دەنگ ئەم بەمانە بێ ئەمەمانە ئەوەی بە عەمەل بێ ئەوەی متمانەت پێ بێ ئەوەی متمانەت پێ بە پێی مێ. باشە حاجی دەستەکانت خۆش حاجی با قسەیەکیش لەگەڵ جەناب تا بکەم. تۆ لەم سنوورە دانیشی؟ بەڵێ. ئەچیتە دەنگدانەوە؟ بەڵێ. دەنگ بە کێ دەی؟ کۆمەڵ. بۆ کۆمەڵ؟ وەڵا لەبەرەوەی لەگەڵ میلەتان و لەگەڵ قورئانان و بووی ینی ئیسلامی بوونەکەیان وڵا لەگەڵ فەقیر و هەرزارە و بێوەزن و مناڵ و بۆ فەقیر و هەرزار ئێستاچن هەیە خانووی نییە ئەچن خانووی بۆکەن. بۆ من ئێستا زەرامەزانم قاچی سەر قاچی خەستم بەخوا پێشمەرگەیە دەخان و قەسری هەیە. ئەی ناسم ئەزانم بەفکم دەداکی بە گوشی هاتووە ئەگەر دز نییە بۆ ها ئەی ناسم. کاتە بەشداریەکەی تو دەنگی ئیشاوای چی بە خەڵکی تر ئەڵێ لەوەی کێ هەڵبژێرن؟ وەڵی ترە و خەڵکە خۆ ئەمڕۆ وای لێ هاتووە کەس بە کەس ناکە بڕانە خۆ هەموو کەس چاک و خراپە زانێ تێگەشتی
بەخوا من لە 600 تاڵان کراوم تفەنگێک و 100 سەرحەم لە 74 ماڕ وێرام و لە ئەنفالەکەش ئێستا کابرا تەماشام خاچ سەر خاچی تەماشاکەم مانگی 5 ملیۆنی هەیە و من معاشخۆریشم و من هیچ سەدام من بخوا مانگی سێ دینارمەدا پێش مەگە لە 78 و 79 تێگەشتی بە قورعان نیان هێشت خارەبامەوە بێ نەهێشت جادەمە بێ ئەڵغامیان دانا بوو قەستەم بەخوا من خۆم هەموو زەلامەکانیشە ناسم ناش کارەباشم بێت ئەوە پیاوازانانی لە پشت سەرچاو لۆری عمودیان دانایان وەڵام مخاو لەگەڵ حکوومەتە سێ 2 ساڵێ ماوە شەریان ڕادەست پێگر گەڕایەوە بەخۆم جار من معاملاتی کارەباش ئەو هەریچ ئێستا تا ئەومان نییە کۆرە شتێکە بۆ بجەرمەوە ئێمە ئەومانە تەماشاکەن 2 ساڵم هێشتا تەماشاکەم ئەوەی کە هینە مەکسیکیان بۆ ناروگە قاتێکە قاتێ بای 10,000 ئەو نیە بخۆنەوەوان خەر ئیشەکان ئەها بەوە سەقەتە هەی ئیشەکە بەوە سەقەتە چیاڵی بەو کاندیدەی کۆمەڵ کە ئەگەر دەرچوو چی بکە دیفاع لەو میلەتە بکە و کاکە ئێستا زان چۆن حەقیان مانگی 11 ماری 3 بەرمیلەوتی باتێ بە 7,000 بیاتی تێگەشتی من پارچوە بەرمیلم کڕیوە بەرمیلی بە 110,000 تێگەشتی با ماری 3 بەرمیلەوتی باتێ بە 7,000 بنزین بە جادەکان چاکە بڕۆ جادی گۆپاڵە کولی ڕۆژسیاری لێ وەرەگەڕێ مەترێ 4 بۆ سوعای لێ ناکەن ها ئەمە حکوومەتاتیا بێ قەستەم بەخوازانی چۆنە ئاوای میلەت لیان هەڵسێ زانی بۆ لیان هەڵسێ لەبەر ئەوەی کاکە تۆ هەر بەبێ ساحب کاکە با 6 کەس ڕەمیکەن هەست کەسی خراپەی ڕەمیکەن پێشیان لەو میلەتە بەڕەوا کردووە ئەو هەیە بێ نیوەی کوردستانیان داگیر کرد زۆر باش حاجیان دەستان خۆش ئەو باخست ئەو باخ من لە باخستەوە حرام ئەسام جەمعی نییە ئەو بەنان بۆم جەمعی بێتەوە بۆ باخستەوە کە من مەخابەتان لەگەڵ بکەم ئەم جەمعی بێتەوە مستەرەغابات مەکتوم بە ئێنە هینارم با هینارم ئێنە ئارتیارێ تێگەشتی وەرن جومعە سەرەغابات وەرە ڕەخەمی تەلەفۆنەوە بمێ وەرە چۆنیا بێرا کومەریان تێکردووە هەتا بەدەست حکوومەتی سەدامەوە بوو 1000 ماڕ نانی لێ خوار هی ئەم میلەتی کوردە ئێستا لەوتی کەوتە زەمان وێرانێ کرد تخوا بۆنێ های خواردنەوەمان نییە مۆزەفەکان تخوا وەرە ڕەخەمەکە وەرناگری بێن لزنێ بنێرا ئەینێری چۆن متمانە بە کاندیدەکانی خۆتان دەبەخشنە خەڵکی لەوەی کە خەڵک متمانە بە کاندیدەکانی خۆتان بکە چی بۆ خەڵکەکەن بەنای خۆی بەخشنە میرەوان خاتم مرواری ئەزمموی 16 ساڵ پێکەوەی کارکردنمان هەیە متمانەی تەواوم پێ هەیە وە لە مێژووی ڕازیم و مێژووی شاهیدەکە کاندیدێکی دڵسۆزە بە ئەمەکە دەستپاکە داوێن پاکە هەموو کاندیدەکانی کۆمەڵی دادگەریە توانم بە تەحەداوە بیڵێم کاری باشیان کردووە لەبەرەی گەلبوون هەر کاتێک لە هەر شوێنێکدا گەندەڵیەکە بوو بێ حاجەیەکی بێداویستی کۆمەلگا هەبوو بێ پەرلەمانتارەکانی ئێمە چاوێکی تیژ و بیرێکی تیژ بوون من بۆ خۆم ئێستا لە واقعەکەدام ئەزانم لە پەرلەمان چی ئەگوزەرێ و لە پەرلەمانی بەغاش مامۆستا ئەحمەد و هاوپیشەکانی شاهیدن کە بەڕاستی هەموو خەڵکی شایەتی چاکی و پاکی بە ئەمەکیان بۆدا کە چۆن بە تەنگ داخوازی و داواکاریەکانی خەڵکەون ئێمە لە پەرلەمانی ئەزانی چی ئەگوزەرە بۆیە من لێرەوە بە خەڵکی هەرێمی کوردستان دەڵێم ئەوانەی کەسی قەتان پیانە متمانیان پێبەخشن ئەوانەی کە ئەمینن ئەوانەی کە ڕازگۆن ئەوانەی کە بەڕاستی دەستپاک و داوێن پاکن بیان نێردە ئەو شوێنە تاوەکو ئێمە لە کاتی نووسینەوەی دەستوریا لە هەرێمی کوردستانە ئێمە لەوێ حزوورمانێ و ئەزانین چەندێک پێویستە کە پەرلەمانتاری ئیماندار و داوێن پاک و دەستپاک و ئۆپۆزیسیۆن لەوێ بوونی هەبێ تا دەستورێک نەنووسنەوە لە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکابێەوە بە هەمان شێوە لە بەغدادیش هەمان میساڵ ڕەنگە خەڵکێک پرسیار بکە من خۆ بۆ مزگەوتی نانێرم حەقی چییە بەمانەوە بەڕاستی من ئەمێ ئەوە بڵێم مەسئولەتی دەنگدان مەسئولەتێکا بۆ دنیا بۆ دوا ڕۆشتە بەداخەوە لێرۆ لەوێ ئەبیستین هەندێک کەسی هەندێک هاوڵاتیڵێن ئەم جارە بۆ حیزبێکی دەنجارێکی تر بۆ حیزبێک من ئەوە پێم بێ مەبدەئی بوونە مەفروزە ئینسان مەبدەئی هەبێ و ئامانجی هەبێ و چۆنەڵی بەگرێ بەستێکی بزانێت لە بینی خۆی و ڕەب العالەمینە دەنگدان چۆن چوونە مزگەوت خەیرە و چۆن چوونە ئەمرە خەیرە بەڕای من چوونە دەنگدان بەرەو سندوقەکانی دەنگدان خەیر و سەوابێکی گەورە هەیە لە بەرەوەی تەغییر و گۆڕانکارێکی گەورە و چرخانێکی گەورە دەکەی بۆ نەهێشتنی زوڵم وەستەم و زاڵبوون بەسەر دەسەڵاتدا کە بە 30 ساڵی تەمەنیانەوە تا ئێستا مێژوو شاهیدە کارێکیان نەکرۆ لە بەرەی گەلبێ ئەوە لە موچەبڕینیان ئەوە لە کۆتی بە لێشاوی گەنجان لە هەموو جمگەکانی کۆمەلگا لە حکومڕانیان و لە خستنە ڕووی کارنامەی حکومڕانی سەرۆکی حکومت کاتی خستیا ڕووی لە سەدا ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر زۆر کەم بەرنامەکاری جێبەجێ کردووە بۆیە ئەڵێم چوونیان بۆ سندوقەکانی دەنگدان بەقەی چوونیان بۆ مزگەوت و حەج و ئەمر ئەزری هەیە و بەرپرسیارەتیشە بۆ ڕۆژی دواییە سوپاس بۆ خۆی ئێمە شەو ڕۆژ ناو خەڵکیان وڵا بەیانی خوا ڕۆژی کردەوە ناو خەڵکیان تانی وە شەو لە بازارین لە کۆڵانین لە قەبرسانین ئێساش هەروکو
کاتی بانگەشە هاتوونێتە ناو خەڵک گەرنا کاندەکانی ئێمە کۆمەڵ حیزبی ئێمە ناسراوە هاتوین لە شارۆچکەی بەردە قارەمان بەو خەڵکە بڵێن کۆمەڵی دادگەری کوردستان مامۆستا مرواری کاندید کردووە بۆ ئەنجومەنی نوێنەران تەنها ئەوەندەیە خەڵک ئاشنایە پێی و پێشوازیمان لێکە و خەڵک بەڵێنیشیدا و ئومێد دەکەین گەرم و گورتر بێ و لە ڕۆژی دەنگدان لە بیریان نەچێ ئەم فترەی ماوە خەڵکی ترشیری ئاگادارکەن گەنجان خوشکان کچان کوڕان بۆەوەی کە بە گەرم و گوڕی بەرەو پیری سندوقەکانی دەنگدانچن و دەنگدەن بە کاندیدی ژمارە 33 لە بازنەی دوو کۆمەڵی دادگەری وەکو کۆمەڵی دادگەری چیتان کردووە بۆ ئەم خەڵکە چکە من پرسیاری ڕەنگە خەڵک بێڵێ کۆمەڵ چی بۆ من کردووە لێرە لە ڕێ پەرلەمانتارەکانتانەوە چیتان کردووە بۆ ئەم خەڵکە چکە گوێم لە پیاوێک بوو کە مقابلەم کردوتی بەزنی ئاوڕ لە هەتیوەکان دەدەنەوە وەڵام مامۆستا گەورەترین شت پارێزەرێکی عەقیدەی ئەو خەڵکە بووین گەورەترین شت پێم وایە لەوە گەورەتر نییە ئێمە لە تەوحید لە ڕبوبیەت لە ئولوهیەت لە عەقیدەی ئەو خەڵکە بەڕاستی هەمیشە لە ڕەوشتی ئەو خەڵکە هەی ئەوە کەمە یعنی ئێمە شەو ڕۆژ ئەو خەڵکە ئامادەیە ناموسی خۆی کچی خۆی خێزانی خۆی لای مامۆساکانی ئێمە داهێنن دەرزیان پێڵێن ئامۆژگاریان نەکەین نەسیحەتیان نەکەین حرمەت و حیای ئەم میلەتە لای ئەو جۆرە خەڵکە پارێزراوە و بۆ جۆرە خەڵکەوە بۆ جۆرە خەڵکەوە ماوەتەوە بەڵێ ئێمە هەمیشە لە خزمەتی ئەو خەڵکە بووین وخوا پشتیوانیش بێ بۆ خۆمانی ئەەکەین بەڵام بێگومان ئەو خەڵکەش زۆریان بەوەفان پێی ئەزانن ومێ دەکەم و خەڵکەی تریش کە ئەگەر بە جۆرێ جۆرەکان چاواشە کرابێتن خراپ حاڵی کرابێتن ئەوانیش بەرچاویان ئەو تەموژەلا بچێ و بیبینن کە ئێمە بەڕاستی دڵسۆزی ئەوانین و داوای پاداشتیانێ ناکەین و داوای ئەجر و پاداشتی ئێمە تەنها ئەوەی ئەڵێن ئەم هێزە بەقووەترکەن ئەم کاروانە با گەشاوەتر بێ با دەنگی دلێرتر بێ بۆی زوڵم زیاتر ڕاماڵین بۆی زوڵم زووتر ڕاماڵین ڕۆژێک زووتر ئەم سەموو ئەم بێدادیە لە ناومانە کۆتایی پێبێ هیچ دەستگیرۆییتان بۆ خەڵکی فەقیر وەژار بووە چونکە ئەم هاوڵاتیە پێی وایە ئەگەر ئاوی نییە ڕێگەوبانی خراپە پرۆژەی خزمەت گوزاری بۆ ناکرێ بۆچی دەنگداتە پەرلەمانتاری کۆمەڵکەیەکی لە دەست نەیە ئێوە چیتان کردووە لە دەستبارگرتنی خەڵک ئەتوانم سوێن بخۆم ڕۆژێک نییە من ڕۆژ بکەمەوە و فەقیر تەلەفۆن بۆ من نەکاونەیە تەماڵەکانی ئێمە داوای هاوکاریمان لێ بکە ناڕەحەترین کاتیش بەلای منەوە ئەو کاتانەیە کە ناتوانم هاوکاری و هەژارە نەبکەم بەڵام پێیتوانە هەژارێک کە گەشتوێتە قیمە هەژارێک کە ناخمانی هەژاند بێ هەژارێک کە لە توانامانە بوو بێ دەستمان کردو با خەڵکی مامۆستا جەلالە دەستمان کردو با خەڵی براکانی خۆمانە ئەتوانم بڵێم هیچمان لە ماڵی خۆمانە نەیەشتووە لە خزمەتی ئەو خەڵکی بووین هەر ئەو نەمان دەسڵات دێ لە دەوروبەرەکەمان لە چوار ئەوەی کە جۆمان لێ ئەگرێ لە خوا پێداوان لە دوکاندارەکان بەردەوام خەڵکی ئەلحەمدولیلا متمانی پێمانە کاتە تەلەفۆنێکمان بۆ دوکاندارێک کردووە بۆ دەوڵەمەنێک کردووە بۆ سەرمایه‌دارێک کردووە کەسێک هەیە زۆر هەژارە داماوە ئەوە ئەرکی ئێمە بووە ڕۆژ ئەبێتەوە ئەرکی ئێمە ئاها دەست پێکە هەتا بخۆراوە السلام عليكم باش جان تاكي الحمد لله باش اسكت يخفى باش بي خذ غادي ان شاء الله جنابت ان شاء الله لشتان صاغ بيت شاوري هو همتاني ان شاء الله دنگ دبم كانديدي خوتانو ان شاء الله رزتان بزاناتي ودنگتان بزاناتي ضمنيابن ان شاء الله دەمەوێت قسە لەگەڵا بکەم ئەم کاندیدە دەناسی باڵە چۆن نایناسینێ لە بازنەی ئەمە ئەم خۆی هەڵبژاردووە ئینشاءڵڵا دەنگی پێدەدەین باشە بۆچی متمانەیە دیتێ شانین ینی لە پێشترە کاندیدەکان بینیومانن چەندین جار دەنگمان پێداون پێشتر شایانیانن بە پێشتر لە بازنەی پێشوا دەنگمان داوە بە کاک ئەحمەد ئەوەی کە چاوەڕێی بووینە بە زیادەوە کردوێتی ئینشاءڵڵا مانیش هەر لە جێ متمانەیە بن ئێوە متمانەتان بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بە دڵنیاییەوە بەڵێ قسە چیە بۆ وانەی کە بایکۆت دەکەن یاخود تا ئێستا ڕەنگە کاندیدەکانی کۆمەڵی دادگەریان نەناسی بایکۆتکردن تەنها پشتیوانیەکە بۆ دەسەڵاتوی تر هیچی تر نییە ئەماکەی تا نوێنەری خۆت بە دڵنیاییەوە بەڵێ زۆر سپاس دەکەم کاتی ئەم جۆرە پشتیوانیانە بینی چه هەستێکت هەیەەوە دەمەوێت بزانم بۆ نمونە کاتێ بیر دەکەیتەوە دەڵێ بە متمانەیەمانەوە منە چمە پەرلەمان بیر لەوەکەیتەوە هەرچەندە متمانەکەت زۆرتر بێ خەڵک زۆرتر متمانەت پێ بکە
لە مێشکی خۆتا پرۆژۆ پلانت زۆرتر بێ زۆرتر تێکپۆشی بۆە بێگومان کاتێ خەڵک زیاتر دەنگت پێدا دەبێت زیاتر هەز بە بەرپرسیارەتی بکەین هەروکو جەنابی مامۆستا علی باپیر فەرمێ بە قەدەر دەنگەکانمان ئێمە دەتوانین خزمەت بە خەڵک بکەین ئەگە خەڵک زیاتر دەنگمان پێدا ئێمەش زیاتر خزمەت بە خەڵکەکەین بۆیە گرنگە بەڕاستی خەڵک دەنگ بە لیستی کۆمەڵی دادگەری بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بدا بە بربژێرەکانیمدا لەبەرەوەی هەمیشە ئێمە لەبەرەی گەل بووین هەمیشە لە خزمەتی خەڵکدا بووین ئێمە هیچ کاتێک بەرژەوەندی خۆمان نەویستەوە بەرژەوەندی ئەو گەل و نیشتیمانەمان خستۆتە پێش هەموو بەرژەوەندەکانی خۆمانە بەڵکو ژیانی خۆمان خستۆتە مەترسیەوە کاندیدەکانی پێشومان ئەو برا بەڕێزانی ترمان ئەو خوشکە بەڕێزانەمان هەمویان چەندین جار تهدید کراون ژیانیان کەوتوتە ناڕەحەتیەوە بەڵام هەمیشە بەردەوام بن لە داکۆچیکردن لە مافی ئەم میلەتە بەژمەینەتە لێرەوە چیڵی بە هاوڵاتیان لەوەی کە دەنگ بدەنە ئێوە متمانەیان نافۆتی و هیچ پرۆژۆ پلانێکی ینی جیاوازەیە لە مێشکتا لەوەی کە بەڵێن بەبی دێتە هاوڵاتیان ئەگەر چووتە پەرلەمانی عراقی سبەینێ لەم ڕۆوەکاریان بۆکەیت ئێمە هەمیشە بەڵێنی زۆرمان پێداون ئێمە بەرنامەی تایبەتمانەوەکو حیزبەکەمان بەرنمەیەکی حوت خاڵیمانەیە کە هەر هەموو بەرنامەکە و خاڵەکانی هەمووی لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستاندایە هیچی بۆ خۆمانە هەمووی لە خزمەتی ئەو خەڵکەدا و دەمانەیە بەڕاستی ئەو بەڵێنانیان پێدەدەین ئەوەی پێمان بکرێت لە تواناماندا بێ ئێمە هیچ کات درێخی ناکەین و ژیانی خۆمان دەخینە مەترسیەوە لە پێناو ئەواندا لە پێناو دەستەبەرکردی مافەکانیاندا لە پێناو ئەو زوڵ مستەمێکە لە سەریانە لە سەریان کەم کەینەوە نەیهێڵین ژیانیان خۆشترکەین چیتر نەهێڵین ئەو خەڵکە جەرگسوتاوە بی و ڕۆڵەکانیان و گەنجەکانیان لە وڵاتەدا دەربەدەر و ببن و لە خەفەت و لە داخ و لە بێکاری و لە خەمی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە کە زۆربەی زۆری گەنجی ئەم وڵاتەمان ڕووی لە دەریای ئیجە کرد و ڕوحی خۆی بە دەریای ئیجە سپاردووە ئێمە دەمانەوێت بەڕاستی گەنجەکانمان دڵخۆشکەین گەنجەکانمان هەلی کاریان بۆ بڕەخسێنین ئیشیان بۆ بکەین چەندین مافی خوراوێن هەیە بۆ ئەم جێڕینەوە لە ڕووی سیاسی ومانۆدایان ناسی ئەزانم ڕویان لە دینە و خوای ئەمسالیان زۆرکەی و پیاوی باش زۆرکەی و خوای ئەوەی لای داو بێنێ سەر ڕێگا و ئەوەی چاکە چاکتری کەی و زۆر پێ خۆشحاڵین کە چواری ئاواهی بچنە بەغاو ئەوانە ئیش بکەن نەک ئێمە دەنگ بە کەسێک بدەین کە خۆشمان نەزانین دەنگەکەمان چۆن داوە ئیشەڵا هەر نمونان زیاد واتە شیاوی ئەوەن متمانیان شیاوی ئەوەن ئیشەڵا نمونان زۆر زیاد بێ شڵەی بە هاوڵاتیان کە تا ئێستا ڕەنگە بڕیاری دەنگدانیان نەدابێ یاخود دەنگ بە کەسێک بدەن ئیشەڵا ئەو کەسانەی کە دەنگیان نەداوایان بەتەمانی دەنگدەن دەنگی خۆیان بن نەک خەڵک دەنجیان بۆ بدە بە ناحەق دەنجیان بۆ بدە خۆیان دەنجی خۆیان بدەن ئەمانەمان تاکردەوە لەخوا بەزیاد زۆر باشە ئیشەڵا سەرکەوتن نمونان زیاد بێ بابی بینم تۆ دەنگە دەیتە ئەم بروارێ دەمەوێت بزانم پاڵپشتی حزبی تا چەندە گرنگە لەوەی کە ئێستا کۆمەڵێک کادری حزبی بەرپرسی تەنانەت ماڵبند لێرەکەندامی سەرکردایەتە پشتیوانی تۆن لە ناو خەڵکە چەندە گرنگە لەوەی کە حزب بەم شێوازە پشتیوانیتانەکە و ئایا لە بەرگریکردن لەو پلان و پرۆژەیە کە سبێنێ لە پەرلەمانیشا بۆیان دیاری کردوون پشتیوانتانن لەوەی کە پشتیوانی لە خەڵک بکەنیەوە بەڵێ بێگومان پاڵپشتی حیزبی گرنگی و تایبەتمەندی خۆیە دەبێت حیزب پاڵپشت دەبێت لە سەرخستنت لە پرۆژە پلانەکاندا چکە تۆ دوجار دەبێت حیزب ئەوکان بۆ بکە ئەم بەرنامۆشتە حیزب دایناوە ئەنجومەنی باڵا دایناوە گرنگە حیزب پاڵپشتی بکە گە تەماشایکێ کاندیدێکی سەربەخۆکەی وەکو کاندیدەکانی تر نیە کە لە حیزبێک هەڵبژێراون ئەوان پاڵپشتیان بە قووەترە بە هێسترە دەتوانن ئیشی زۆرتر بکەن ئەوان چونکە دواتر فراکسیۆنێک دەبن لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەوان بەهێز و بە قووەتر دەبن لە کاندیدێکی سەربەخۆی بە تەنیا بۆیە گرنگە حیزبەکەت پاڵپشت بکە بۆ سەرخستنت و لە ڕووی پرۆژە و پلانەکانیشەوە پاڵپشت بێت لە هەموو ڕێیەکەوە پاڵپشتیکردنی حیزب گرنگی و تایبەتمەندی خۆیە بۆ کاندید باشە ڕاستە جەنابەت پێشتر بۆ نمونە پەرلەمانتار نەبووی تا باز لە کارەکانی پێشووی بکەیت بەڵام گرنگە کاندیدێک حیزبێک کاندیدی حیزبێک باز لە کاری پەرلەمانتارەکانی تریان بکە بۆ نمونە خاتو بەدریە لەگەڵ تۆیایە گرنگە لەوەی کە شاهیدیدانی ئەوان لە کارەکانی ئەوان باشی کارەکانی ئەوان ببێتە شایەتیەک بۆ ئێوەش بەڵێ بێگومان ئێمەش ئەتوانین بڵین بە خەڵکی دەبەرەکەمان بە خەڵکی بازنەکەمان بڵین کاتێک دەنگتاندا بە ئێمە ئینشەڵا ئێمەش وەکو هاوڕەکانمان وەکو دەستە خوشکەکانمان وەکو براکانمان ئێمە شوێن پێ هەڵدەگرین وەکو ئەوان بە وەفا دەبین بەرامبەر بە پەیمانەکانمان بەرامبەر خزمەتکردنی خەڵک بەرژەوەندی خەڵک پێش بەرژەوەندی خۆمان دەخین هەمیشە بەڵێ بێگومان گرنگە پاڵپشتی ئەوان بۆ ئێمە و ئێمە هەمیشە ڕاوێژ بە ئەوان دەکەین دواتر کە ئێمەش توینە پەرلەمان دەگەڕێنەوە بۆ هەندێشت بۆ ڕاوێژ بۆ ئەوانەی ڕابردوومان بۆ ئەوانەی پێش خۆمان کە ئەوان کاری باشیان کردووە ئەوان ئەزمونێکیان وەرگرتووە ئێمەش لەو ئەزمونەی ئەوان ئەزمون وەردەگرین باشە ڕەنگە خەڵکێک بپرسێ بڵێ ئافرەت چیە توانێت بکات لە بەرلەمانی بەغا چیە توانی بکەی وەکو ئافرەتێک بێگومان پیا و ئافرەت هیچ جیاوازێک نەکراوە کە خۆی کاندید کا خۆی بەربژێرکە لە کاری سیاسی
لە کای سیاسی بەشدار بێ هیچ فەرق و جیاوازێک نەکراوە لەگەڵ پیا و ئافرەدا ئێمە ئافرەتانی زۆر بەتوانامان هەن و لە سەردەمی زوجدا لە سەردەمی ئیسلامدا ئێمە ئافرەتانمان بەشداری کای سیاسیان کردووە بۆیە ئێمەش دەتوانین شت بکەین ئێمەش دەتوانین دەنگمان بەرزکەین ئێمە دەتوانین پشتیوانی براکانمان خوشکەکانمان لەگەڵ فراکسیۆنەکانی تر ئیش بکەین هەماهەنگیمانە بێ بە تایبەتی بۆ پرسە نیشتیمانەکانمان ئێمەش دەتوانین شت بکەین ئافرەت زۆر بەتوانایە بەمەرجێک هاوسەنگی ڕابگرێ بۆ ئێمە ناتوانین کاری پەرلەمانی بکەین ئەی بۆ لە ئێستادا دەتوانین سێ وەزیفەمان هەیە وەزیفەی حکومیمان هەیە وەزیفەی سیاسیمان هەیە و وەزیفەی کابانی ماڵیشمان هەیە بۆ ئەی ناتوانین لە پەرلەمانیش بکەین بێگومان دەتوانین ئەو کارانەمان شاهیدی بۆ ئێستامان کە دەتوانین ئەو کارەش ئینشەڵا بکەین ئەو یەک دوکانش بکە بابەتێکی ترێ لەگەڵ تا بەسەرچە دەنگمان پێ بدەن با بگەینەوێ پشتیوان بەخوای پەروەردگار ئێمە ئەوەی پێمان بکرێ درێخی ناکەین کردوشمانە هەرەشیکەین کاکە پێم بڵێ ئێستا ڕای جیاوازی هەیە لەسەر هەڵبژاردن یەکێ کاندیدەکەی گۆڕیوە یەکێ حەزبی گۆڕیوە یەکێ بایکۆتی دەکا یەکێ یەکەم جارێتی دەنگاربان بە کێشەی ئەم بەخێر بەسەر چاوم بازارە کێشەی ئەم شارەتان بۆ باسکەم دۆڵی بازیان دووسەد معاملیتیایە پڕە لە بیانی دووسەد معاملیتیا پڕە لە بیانی خەڵک هەموو لە برسان ئەڕوا بۆ خاریج لێرەوە لە هندستان و پاکستان و خەڵک دێن بوو ئێرە لە برسان دووسەد معاملیتیا بێ خەڵکە هەموو لێرە ئەڕوا بۆ خاریج جا یوادارم ئەو قسانەی کەوا ئەیکەم خەڵک دەنگ نەدا بەم زەڵمانە بەم سندەم بەم زاڵم و نانە خەڵک دەنگ بدا بە کۆمەڵ ئیسلامی وڵای بۆ کۆمەڵ بەمبی بە چاکە بەس بۆ پارتی و بەیەکێتی و بۆ گۆڕان نەبێ ئیتر بۆ هەمووی دەنگ بدەن متمانەت بە کاندیدەکانی کۆمەڵ هەیە بەڵێ زۆر متمانەت هەیە وڵای تا بڵێ چاکن بۆ متمانم پێیانەیە هەتا بڵێ چاکن جا هیوادارم تاقیت کردوونەتەوە هەزار جار تاقیراوە لا وڵایی نازانم ێستا بڵێن مامانتارەکانی پێشیان دەناسی بەڵایی بە ئەم مامۆستا بەدریمە ناسی کە لێرن مامۆستا بەدری کەسێکی چۆنە کە پەرلەمانتاری کۆمەڵەوە ئێستا ئەتوانینەوە کوێنە پێوەر بۆی دەنگ دێنە کاندیدەکەی تریشیان وڵای مامۆستا بەدری هەتا بڵێ چاک بوو لە پەرلەمان هەتا بڵێ چاک بوو ئەوەندە چاک بوو یعنی ناتوانێت باسی بکەیت جا من هیوادارێکشم هەیە کە عقوبات دەیگوت بۆ هەریکار کووا هەریکار تۆ داخلەکە دووسەد معاملیتیایە دووسەد معاملیتیای خەڵک دەبرسە ناڕوە ئەم هەموو تەبتۆزە بەسەر ئەم خەڵکی داکەیت ئەم هەموو تەبتۆزە بەسەر خەڵک داکەیت دووسەد معاملیتیا بێ وەرە خەڵکی ئێریتیان نەبێ کووا هەریکار کە دەیگوت بۆ هەریکار بۆ هەری بێکاری بوو خۆی خەڵکە بە عەکسەوە هێندێک بەشانە باوێڕەکە خۆی بۆ هەری بێکاری بوو وڵایی هەڵبژاردن معنایەکی زۆر گەورەی هەیە ئەگەر میلەت بەخۆیان بچێتەوە بزانێت معناکەی چییە هەتا ئێستا ئێمە ئەوەی ڕاستی بێ هاوارمانە کرد حکوومەت چاکسازی بکە حکوومەت ئیشمان بۆ بکە حکوومەت ئەومان بۆ بکە ئەپاڕاینەوە هیچی بۆمان نەکرد ئێستا میلەت حکوومەت زەلیلە کاری حکوومەتە کاری میلەت عەفوو میلەت ئەبێ هەستێ عقوبەی ئەم حکوومەتە بدە ئەم حکوومەتە گەندەڵە ئەم حکوومەتە زە ئەم حکوومەتە بێوەفایە ئەم حکوومەتەی کەوا کاری بۆ بێگانە کردی هێنایە ناو کاری بۆ بێگانە کرد و خەڵکی تەسمیلە کرد و ئەیفران و سەرنەگومیە کرد کرە سزنەوە بەڵام ئێستا ئەبێ میلەت هەستێ سزایان بدا سزاکەشی چییە ئاسانە بە دەنگدانە ئەمانە بگۆڕێن وایان لێ بکە دەنگیان پێ نەدا عقوبەیەکیان بدات هەتا ئەمرە لە بیریان نەچێتەوە ئەو کاتانەی کەوا 50 کورسی و 50 بە 50یان کرد ئێستا وایان لێ بکە بە هەردووشیان نەتوانن دە کورسی بێنن لەبەر کەواتە چ جۆرە کاندیدێک و کێ هەڵبژێرین لەوەی کە سبەینێ پەشیمان نەبینەوە وڵایی کاندیدەکان بە بۆچوونی من کۆمەڵی ئیسلامی کاندیدەکانیان باشە سەرکەوتون لەخوا بزیاد بێت بەڵام شەر نییە بڵێ هەر کۆمەڵی ئیسلامی بەس ئەم دوو دەسەڵاتداری لێ بدرازێت گۆڕانکاری بەسەرا بێنە تاقیکردنەوە لەبەرەوەی من زۆر شوێنم بینیەوە زۆر ئینتیخابات دەزانم معنای چییە هەر حکوومەتێک هەر کەسێکەوە نەیتوانێت ئیشی میلەتەکەی بکە ئەبێ بگۆڕێ کەسانی تر بێتە جێ هەڵوێستە چییە لەوەی کە خەڵکانێک دەڵێ بە هەڵبژاردن بایکۆتکەین بایکۆت نەکات من ناڵم بە بایکۆتکە لەبەر ئەمە هی کوردستان وای منیشەڵم بایکۆتیکە لی کوردستان بێ ئەمانە بە چەکن بە سڵاحەن بیکەیت و نەیکەی دەنگش بدەی ئیسفادەی شیوای نابێ لەوانەیە دووسێ دەنگێک حیزبەکانی تر زیادکە ئەوان چەکەکان بەدەستەوێ و پارەکان لەژێ دەسایێنە بەڵام بۆ عێراقە حەقی وایە سزای خۆیان بدەن سزاکەشیان بە دەنگدان بێت دەنگیان پێ نەدەن و ڕسوایان کرد چاوەڕوانیت لە کاندیدی با بڵێم کۆمەڵی دادگەری چییە لەوەی کەس نەبەخا چیان پێڵی سبەینێ بە ئەو بەڵێنانەیان دەن جێبەجێکان سبەینێ خەڵک فەرامۆژ نەکەن
وەڵام من داوا لە کاندیدەکانی کۆمەڵ ئیسلامیەکەم ئەگەر چوونە بەغدای ئینشاڵڵا کاری ئەوەیان بێت بە هیچ شێوەیەک پارە نەدرێتە دەزانم دوو حیزب دەسەڵاتدارە لەبەرەوەی پارە بچێتە دەستی ئەمانەوە پارە چووە دەستی دز و جەردە و نابیندرێتەوە ئەبێ کارێکی وا بکرێت لە عێراقەوە ڕاستەوخۆ پارە بدرێتە موچەخۆران ڕاستەوخۆ بودجەی کوردستان هەر پرۆژێک هەر شتێکە لێەوە مەسرفی بۆ بکرێت شتی بۆ بکرێت لەبەرەوەی پارە بدرێت دەست یەکێتی پارتی ینی پارە کرا ناو بەحرەوە نەبیندرایە. لە کاری سیاسیە ئەزمموی تۆ چییە لەوەی کە ئێستا خەڵکێک بتوانێ بڵێ لە فڵان بابەتە ئەزمموی هەیە بۆی متمانەی بەمێ دروشمێکرد نووسیوە لەسەر کاغەزەکەت ئەگەر زەحمەت نەبێ بمدەیتێ بۆی کە بیخوێنمەوە چاودێریەکی چڕتر حکومڕانیەکی باشتر لە چاودێری چی شارەزایت ئەزمموی کاری سیاسی و ئیداری و بەڕێوەبردنت کامەیە کە باس لە چاودێریەکی چڕتر حکومڕانیەکی باشتر دەکەیت. بەڵێ من جگەلەوەی کە لە ساڵی 1970ەوە پەیوەندیم بە کاری ئیسلامی و ڕابووری ئیسلامیەوە کردووە بۆ تاکە ڕۆژێک دانە بڕاوم لێ هەموو پلە و پۆستەکانی حیزبم بڕیەوە لە ئەندامی شانە تا ئەندامی سەرکردایەتی کە 5 ساڵ ئەندامی سەرکردایەتی بووم لە ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە من ئەزمموی کاری چاودێریم هەیە بۆیە ئەم دروش بەشم هەڵبژاردووە چوو کە بەڕاستی لە هەموو قۆناغێکدا لە هەموو شوێنێکدا چاودێری و ڕقابە گرنگی و تایبەتمەندی خۆی ئێمە پێویستمان وەکو ئینسان پێویستمان بە چاودێر هەیە پێویستمان بۆیە ڕقابەیە کە بێ بە سەرمانەوە هەرخوای پەروەردگار مەلایکەتی داناوە لەسەر شانمان بۆی خۆ بخۆی ئاگاداری هەموو شتەکانە بەس مەلایکەتێکی داناوە لەسەر مەلایکەتی داناوە لەسەر شانمان ئێمە ئەزمموونێکی باشمانەیە لە چاودێریکردن بۆیە دەمانەوێت کاتێک بووینە پەرلەمانتار چاودێریەکی چڕ بکەین بەسەر حکومەتەوە کارێکی باشتر بکەین بۆی حکومەتێکی کاراتر بێت لە ڕووی چاودێریوە لە حزبەکە تا لە ناو پۆستی حزبەکە تا ئەزمموت هەبووە توانیوتە چاودێری چێ بکەیت یا لێپرسینەوە لە شێ بکەیت توانیوتە لێپرسینەوە لە بۆن مەکتب سیاسەکانتان بکەن بۆی کە گەرتووە لە حزبەکە تا توانی بێتت لێپرسینەوە لە مەکتب سیاسەکەت بکەیت لە کەیسێک دڵنیایی سبێنی خەڵکیش دەڵێگەر لەوی کردی بێ لە حکوومەتیش دەتوانێت بکە. بێگومان ئێمە چاودێری هەموو ئۆرگانەکانی حیزبمان کردووە بە سەرکردایەتیەوە بە ئەنجومەنی باڵاوە لە هەر شوێنێک لە هەر کەیسێک لە هەر سکاڵایەک هەر شتێکە بۆمان هاتوێ هەتا مەکتەبی ئەمیرەکەمان ئێمە چاودێریمان کردو لێپرسینەوەشمان لەگەڵا کردووە چکە ئێمە چاودێری و لێپرسینەوە بووین هەم چاودێریمان کردو هەم لێپرسینەوەشمان کردووە بەڵێ توانیمانە ئەنجومەنی باڵا بێنینە سەرخەت و لێ بپرسینەوە و بانگی بکەین بێگومان ئەمەمان توانیوە و کردومانە و بۆیە زۆر بە ڕاشکاوی دەڵێن لەوێش دەتوانین ئینشەڵا بیکەین و تێشیدا سەرکەوتو دەبین. باست لەوە کرد کە چاودێری ئۆرگانەکانتان کردووە تەنها چاودێری بەسە یا سزا چونکە ئێسش پەرلەمانتار هەموویشی چاودێریکردنە بەشێکی بەڵام ئایا ئەتوانێت سزا بدە شمەل ئێوە لە چاودێریکردنەکەیە توانیتانە سزا بدەن هەڵوێستان هەبێ پێڕەوەکەتانەوەی پێوتون کە بتوان هەر ئۆرگانێک پێچەوانەی پێڕە و جوڵا بێتەوە ئێوە چاودێریتان کرد بێ سزاشی بدەن؟ بەڵێ بێگومان ئێمە لایحەی سزا و پاداشتشمانە بۆ لە حیزبەکەماندا توانیمانە سزا و پاداشەکەمان بە پێی بەرنامەیەک و بە پرەنسیپێک ڕێکخرابوو ئەو لایەنانەی کە مەعین بوون بەو شتە کە هیچێک لەوانە ئەنجومەنی چاودێری بوو ئێمە توانیمانە سزا و پاداش بدەین و خەڵاتی ئەوانە بکەین کە سەرکەوتوو بوون و ئەوانەی کە پێشەی لێ پێڕەویان کردبێ ئێمە لێپرسینەوەمان لەگەڵدا کردوون و توانیمانە ئەم شتانە بە ڕاشکایی بکەین. زۆر باش ئێستا چی ئەڵەی بە خەڵک چونکە دوجار لەم قۆناغەدا پێویستان بە خەڵکە متمانەتان پێ بدات هەوڵەکانت چین پلانەکەشە چییە بۆ ئەو چەند هەفتەیە کە لە بانگەشەیە ماوە؟ بەڵێ ئێمە بە خەڵک دەڵێن داوای لێ دەکەین دەنگمان پێ بدەین بۆ ئەوەی چاودێرێکی چڕبین چاودێرێکی باش بین بۆ ئەوەی پەرلەمانێکی کارابێ بێگومان پەرلەمانی کاراش پەرلەمانتاری کارامەی دەبێت بۆیە دەبێت پەرلەمانتار کارامە بێ دەنگ دلێر بێ دەنگ هەڵبڕێ قسە بکە پشتیوانی لە ڕای خەڵکە پشتیوانی لە مافەکانی خەڵکە و ئێمە ئەم چەند هەفتەیەش کە ماوێتی بەردەوام دەبین کە بەگوێی خەڵکی دادەین کە داوا لە خەڵک دەگەین دەنگمان پێ بدە کە داوا لە خەڵک دەکەین ئێمە پەرلەمانتارەکانمان بەو جۆرە بوون کە پێشتر بینیوانە ئەمانە شایدێکی گەورن بۆ ئێمە کە ئێمەش بە هەمان شێوەی ئەوان دەبین و ئینشەڵا باشتریش دەبین بۆیە خەڵک پێویستە دەنگمان پێ بدە بۆ ئەوی پشتیوانیان بین بۆ ئەوەی هیچی تر نەهێڵین ئەم خەڵکی هەرێمی کوردستانە هەموو ژیانێ بکەوێتە مەترسیەوە ئەخلاق و ڕەوشی خەڵکی هەرێمی کوردستان چیتر نەکەوێتە مەترسیەوە قەیرانی پەروەردەییمان چیتر لە مەترسیدان بێ کە ئێمە بەڕاستی لە قەیرانیش پەروەردەیی داین. خەڵکی باوەڕی وایە لەوەی کە ئەمانەی کە خۆیان بربژێرەکەن بۆ پەرلەمانی عێراق یا بەگشتی بۆ پەرلەمان ئەگەر
موچەکەی پارەکەی داهاتەکەی ئەوەندە نەبووایە دڵنیا بە خەڵک خۆی کاندید ناکرد ئێستا دەڵێن بۆ نمونە دەڵێن فڵانە کەس لەبەر پارەکەیەتی چۆن وەڵامی ئەم پرسیارە دەیتەوە خات و مرواری تۆ بۆ خۆدەوڵەمەندکردن دەچیتە پەرلەمان یا بۆچی دەڕۆی بەڵێ دەست خۆشەوە پرسیارەکە زۆر گرنگە من یەکێک لە ئاواتەکانم ئەوە بوو کە کاری پەرلەمانتاری موچەیتیانەمێنێ هەتا ئێستاش کە خۆم کاندید نەکردووە کە هەموو جارە حیزبەکەم داوای لێ کردوم هەم بۆ عێراق هەم بۆ کوردستان خۆم کاندید نەکردووە لە هەوڵی ئەوەدا لە چاوەڕوانم کردو وەستاوم بۆ ئەوەی ئەم موچە زۆرە نەمێنێ ئەنج خۆم کاندید کەم بەس ئێستا کە کاتێک موچەشەی ئێمە پرەنسیپی تایبەتمانەیە لەگەڵ حیزبەکەمان ئێمە عەقد و پەیمانێکمانەیە لە بینی خۆمان لەگەڵ حیزبەکەمان کە لە 150 پارەکە دەگەڕێنەوە بۆ حیزب ئەنجا باوەڕتانە بێت لە 150 کەش کە دەمێنێتەوە من وەکو خۆم مرواری محەممەد عەلی بڕیارمدا وعدم بەخوای پەروەردگار داوە تەنانەت ئێستا قەرزارم وعدم داوە هیچ ئەو قەرزەی لەسەر من لەو پارە نەیدەمەوە ئەمە وعدێکە لەگەڵ پەروەردگار کردومە و پێشم خۆش ینی خەڵکیش بزانێ من هیچ کاتێک ئامادەنیم پارەی قەرزەکانم لە پارەی پەرلەمان بدەمەوە من بۆ خۆم لە ناخی خۆمدا کۆمەڵێک پرۆژەم هەیە جگە لە ئەوەی کە ئەیدەم بە حیزب کۆمەڵێک پرۆژەی ترم هەیە دەمێ پرۆژە بۆ خەڵک من بۆ خۆم هیچ پێویستم بە هیچ پرۆژەیەک نییە سپاس بەخوای پەروەردگار ئەوەی کە پێویست بۆ ژیانێکی سادەی خۆم ژیانێکی سادە و باشمەوەی پێ ڕازیم و سیارەم هەیە و خانوم هەیە و هیچ پێویستم بە ئەم شتانە نییە وعدم داوە قەرزیشی لێ نەدەمەوە پرۆژەم هەیە پێم خۆشە پرۆژەم هەیە بۆ گەنجان بۆ خەڵکی نەخۆش هەروەکو پەرلەمانتارەکانی پێشوو کە هەمیشە لە خزمەتی نەخۆشەکاندان هەمیشە لە خزمەتی گەنجاندان منیش بەو شێوە پێم خۆشە لە خزمەتی گەنجاندام لە خزمەتی گەورە کچاندام لە خزمەتی بێوەژناندام لە خزمەت مناڵی بێباوکدابم ئێمەش ئەو پرۆژە و پلانانەی ئەوان ئینشەڵڵا تەواو دەکەینەوە لە بەرنامەکەشماندا هەموو ئەم شتانەی تێدایە و لە خۆی گرتو و بەرنامەیەکی حەوتەوەرەیمان هەیە کە ئەوانش هەموو شتی گرنگ و باش و هەر هەمووی خزمەتە بە خەڵکی هەرێمی کوردستان زۆر باشە زۆر سپاس دەکەم خاس سپاس بۆی کە لەم بەرنامەدا لەگەڵ زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆشیزان دەمەوێت بڵێم کاندیدی تۆ یاخۆت نوێنەری تۆ ئەمە بەرنمەیەکی تر بوو کە لەگەڵ خاتو مرواری محەممەد کاندیدی ژمارە سووسێ لە بازنەی دوی سلێمانی کە لە منتیقی بەردەقارەمان کە ئێستەیەمان بەرنامەمان لە بەردەقارەمان تۆمار کردووە دەست پێ دەکات تا و کاتی دەچێتە بازیان دەچێتە تاسڵجا ڕاپەڕین دەچێتەوە بەشێکی سلێمانی و هەروەها عربەت قەرەداخ بەکرەجۆ ئەم ناوچانە دەگرێتەوە ئەگەر ئێوە بیر بکەنەوە لەوەی کە باشترین کاندید کێ هەڵی بژێرن لەم ناوچەیەدا کۆمەڵی دادگەری تاکە کاندیدێک کە هەیەی مرواری محەممەد ئێمە دەمانوێت بیکەینە نوێنەری تۆ سپاس بۆی کە متمانەی خۆتان پێ ببەخشن سپاس بۆی کە بینەری ئەم بەرنامەیە مابوون تا بەرنمەیەکی تر نوێنەری تۆ نوێنەرێکی دیکەتان پێدەناسیێنین بەخوای گەورە و مێرەبانتان دەسپێرین